هانای کوردایەتی لە بنی خواری دۆڵێ کوردایەتی کەساسە وەک هەتیوێ وەک کڵۆڵێ تخوا دەسم دامێنە دەستێ بێنە تۆ دەلیلی لە ئازادی زەلیلی لە کۆتی احتیلال و ئەقڵی دیلی دەرم هێنە منیش لێی حەپەساوم ناشێڕێدەم داماوێ لە بەرچاوم خول بخوا لە جێژاوێ کەرانە خۆی تێباوێ با بۆ خەونی حوشتری یا بۆ خەونی حوشتری سەری خستۆتە داوێ وتم ڕۆڵە چاوەڕێتم وەستاوم غوسلە دەرکە و خۆت هەڵواسە بە قەیتانی پێڵاوە. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستاکرێکار زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی؟